باسی ئەزمموی ئەم کچە شێوەکاراکەین کە ناوی ڕێژوان فەتاحە میوانی ئێمە لە ستۆدیۆ لەگەڵمان و زۆر خۆشحاڵین بەدیتنی بەخێر هاتی ڕێژوان. منش خۆشحاڵ بووم زە سپاس دەکەم. خێر بێ بەس ڕێژوان فەلاح. ڕێژوان فەلاح باشە بۆی کە ڕێژوان زیاتر بناسرێت با ناوەکە بە دروستتر بڵێن ڕێژوان فەلاح خانمێکی شێوەکارە کە کارەکانیشی ڕنگدانەوەی کولتوری کوردی و ڕسەنایەتی کوردی تێدا. جا پێمان بڵێ چۆنەکە شێوەکار خۆی بۆ خۆی هەر کەس و ستایلی تایبەت بەخۆی هەیە. بەڵام تو سایلێکت هەڵبژاردووە ئەوە هیچکە ڕیالیستە بەڵام لەگەڵەوەشا چیتەتە ناو دنیای ڕسەنایەتی کوردیەوە. بەڵێ من وەکو کە پێشتر بچەوە کە من بە ئەکادمی ئیشم نەکردووە و هەروەها یەکەمین پێشەنگەی تایبەتمە بۆیە پێم باش بوو کە بۆ یەکەمین پێشەنگە یەکەمین ئەزمونم لەسەر فۆرمی کوردی بێت لەسەر کولتوری کوردی خۆمان بێت لەبەرەوەی کە ئێمە خۆمانە زانین کە میلەتێکی ژێردەسەین دەبێت ئێمە ینی زۆرترین هەوڵی خۆمان بدەین کە خۆمان بناسێنین بە دنیا. من لەگەڵ مامۆستاکەم باڵا ئەحمەد کە بێکە ئەو پرۆژەیەمان کرد هەر پرۆژەکەش بۆ بوو کە لە فرێمینگ سکوڵ کە لەلایەن پەیمانگای گۆتۆ سەپێشتی ئەکرێت پێشەنگاکە لەوێ بکەینەوە و فۆرمەکانیش کوردی بێت بۆ نمونەوەکو کوڵەباڵی هەورامان کەڵاش کەڵاوی کوردی گوڵنگ و ئەو شتانە مەشکەی کوردی ئەوانە نیشان بدەم. باشە ڕێژوان من پێم خۆشە جارێ باس تۆز کەمێک بتگەڕێنمەوە بۆ 5 ساڵ لەمەوبەر ئەو کات چۆن دەستت پێ کرد لەگەڵ کاتی خوێندنەکەت خولیات بوو بۆچی ئەم ڕێگەیەت هەڵبژارد حەز بوو چۆن واد لێ کرد کە بگەیتە ئەم ئاستەی ئێستا بۆی ببیتە پاڵنەرێک ببیتە هاندەرێک بۆ چەندین کچی دیکە چەندین کوڕی دیکەش. بەڵێ 5 ساڵ پێش ئێستا من تەمەنم 17 ساڵ بوو خەڵکی ئەچ بۆ خولی پۆلی بەهێزکردنی پۆلی 12 بەڵام من چمە خولی وەنەکێشان چکە زۆر حەزم لێ بوو یعنی خولیان بوو هەروەکو دایکم باسیە کە ئەڵێ من لە ئەو کاتێک کە 2 ساڵ بوویتە من دەفتەر ڕسم ئەو شتانم بۆ کڕیوی هەر ئەو کاتە زانیوێتی کە من حەزم لە وێنەکێشانە. دایکت هاندەر بووە؟ دایک و باوکم هەردووکیان تەمەندرێش زۆر سپاس. ئەنجا کە من چوومە ئەو خولەم بۆ ماوەی نزیکەی 9 مانگێک لەوێ بووم دوای ئەوە بە بۆنەی پۆلی 12 زانکۆ من وازم هێنا بەڵام ینی لە خولەکە وازم هێنا بەس بۆ خۆم هەر بەردەوام بووم ئەو کاتێک کە پشوویەگە بوو پشووی مەکتەبیان ئەو شتانە من هەر بۆ خۆم وێنەمەکێشە. ڕێژوان دەست خۆش و دەستی خانەوادەکەت خۆش بێ کە پاڵپشتیان کردوی هەر لە تەمەنێکی منداڵەوە زۆر گرنگە ئێمە بزانین کە منداڵەکانمان حەز و خولیان چییە ئێمە ناڵین لە گرنگی خوێندن کەم ناکەینەوە بەڵام خوێندن و قوتابخانە و بڕینی قۆناغەکانی خوێندن تەواوی ژیان نییە بەڕاستی هەندێک دایک و باوک وازانن ئەبێت تەواوی سەرنجیان لەسەر پۆلی 12 دەبێت دەبینی هوەرێکی لەم شێوەیە هەیە تۆ بەهۆی خوێندەکەەوە لی چۆنڵێت ئەی کوژیت یاخود ئەو مۆمەکەوێت دا بگرسێت تۆ فویەکی لێکە ئەی کوژێنیتەوە جامە زۆر گرنگە. ئەمێ بزانم ئێستا ئەو قۆناغانەی خوێندن کە تەواوت کردو چ جیاوازیەکی هەیە لەگەڵ با بڵێن ئەم هوەری کە هاتە دوورە لێوەی نزیکە لێوەی چیت هەڵبژاردووە؟ من خۆی چمە بەشی زمانی ئینگلیزی کە ئاداب ئینگلیزی ناسراوە من خۆم ئەم تەواو کرد ئەم ساڵ چۆنەڵی دەچووم بە درێژایە چەند ساڵی زانکۆش من هەر بەردەوام بوومە یعنی چەندین پێشەنگای هاوبەشیشم کردوتەوە لە گەلەری میدیا لە زانکۆکەی خۆمان زانکۆی سەلاحەدین لە زانکۆی کوردستان لە چەندی شوێنی تریش من هەر بەردەوام بوومە لەوەی کە پێشەنگا بکەمەوە بەڵام بە هاوبەش بەڵام ئەمەیان بەڵێ باشە لە پێشەنگاکانی پێشووترتە ئەو بەرهەمانەی کە نمایشت کردبوون چی بوون زیاتر؟ زۆربەی لەسەر ژن بوو لەسەر بۆچی هەوریت هەڵبژاردووە؟ هەوری جارە لەبەرەوەی زۆربەیەکمان هەوری بوو بەڵێ چکە هەوری شتێکی زۆر ناسکە کە ژنی کورد ئەکاتە سەری لەگەڵ چەفتە و ئەو شتانەیە لەسەری ئەکات لەگەڵ و کڵاوانەیە زۆر جوانکی کوردایەتی ئێستا لەگەڵ جلی با بڵێن
مۆدەشە هەوری بەکارە هێنرێت لەگەڵ چاکت و پانتۆڵا لە بەرەکرێت شتێکی زۆر جوانە بچی بۆ هەر شوێنە من ماوەی لەمەوە بەربوو لە یەکێک لە وڵاتانەی دراوسێ بووم هەوریەکم لەسەر بۆەوەیە هات لێ پرسیمەویت کوردی بە هەورەکەیان زانی کە کوردی زۆر هەستێکی خۆشە ئەتوانین بڵین لۆگۆیەکی باشە بۆ ناسان بۆ بەڵێ دەبێت ئێمە خۆمان بناسێنین بەڕاست لەم چەند ڕۆژەی پێشوش لە شوێنێک بینیمان لەگە سۆڤان سێرمان کرد کە دیزاینەرێکە لە وڵاتی ئیمارات ئێستا هەموو ئەو شێوازە هەوری ئەوانەی تر سۆڤان تۆ شارەزایت هەیە چی و چی بوو پەشمینە ئەوەی کە ئەخرێتە سەر شان و ئەوەی کە بازم ترمە ئەمانە هەمووی ماتریاڵی شەرقی کوردی و زیاتر شەرقی و ڕاستە ئەنی زۆربیان مۆرکی کوردی پێکەمە زۆر بەکارین لە جلی کوردیان نیەتیایی نەبێ ئەوان بە شێوازی زۆر مۆدرنانە دیزاینیان کرد بوو بە شێوەیەکی جلوبەرگی مۆدرن ئەمە زۆر جوان بوو مەبەستمان بۆ ئەمە باس بکەین لەبەرەوەی کە کارەکانی تۆ بێتە بەشێک لە ناساندنی کورد و تۆش ڕەنگی داوەتەوە تایە باشە ڕێژوان ئێستا کە تۆ تابلۆیەکەیت تابلۆکانە چەنێ ئەخانێ ئەبێت ئێستا هونەرمەندێکی شاعر لە پڕ هەستێکی بۆ دێت و دایەڕێژێت شتێک ئەبینێت شتێک سەرنجی ڕاکێشێت تۆ چی واد لێ ئەکات کە دانیشی یەکسەر فڵچەکانت بهێنیت و ڕەنگەکانت بهێنیت و تابلۆکە دابنیت و دەستکەی بە وێنەکردن ئەو هەستە چۆنی بۆ دروستە ئەو هەستە خۆی من زۆر جار خەونە بینم کە خەونە بینم هەوڵەدەم ئەو خۆنی کەی بینم بیکەم بە وێنە جاری واشەیەک دانیشم بیرەکەمەوە من وێنەیەک بکەشم باشە بۆ ئەم پێشنگایم کە فۆرمی کوردیمان هەڵبژات ینی بێم کردەوە بۆ چی شتەکە کوردی نەبێت لەگەڵ مامۆستاکەشما کە وتمان دەبێت ئەمەیان کوردی بێت کە ئەنجا دانیشتم و فۆتۆمان هێنا چەند فۆتۆیەک تێکەڵکردنی فۆتۆکان دانیشتم و فڵچە و ڕەنگمە هێنا و کانڤاسەکەم داناویت دەستمە کرد بە وێنەکەشان باشە ڕێژوان ئەم کارانە کاکرێ ماوەی 15 ڕۆژ تۆ ئەم بەرهەمە جوانانت لە هۆڵێکدا نمایش کردووە هیچیانت لێ فرۆشت ئەمەوێ ئەم پرسیارە سادێ ورترکەمەوە بۆی کە بزانم ئەتوانی لە ڕێگەی کارەکانتەوە لە ڕێگەی هونەر و پیشەکەت خولیاکەتەوە داهاتێک و سەرچاوێکی بژەی بۆ خۆ دابین بکەیت بەڵێ ئەم پێشنگای من کە ئێستا بۆ ماوەی نزیکی هەفتەیەکە لە فرێمینگ سکوڵ بەردەوامە ئێستا شەر میوان بۆی ئەڕات لە بەرامبەر پارێزگاری هەولێرە محافز خۆی بەداخەوەکەوە ئەڵێم بەڵام لێرە تابلۆ زۆر نافرۆشتێت ئیلا ئەگەر کەسێک بێت خۆی بێت بڵێت من ئەمەوێت ینی ئەو تابلۆیان بۆ دروست بکەی ئیلا بە شێوەیە ئەگەر بیاوێت ئەگەر ناز کەم هەیە بڵێت من ئەو تابلۆی لە تۆ ئەکڕم هەتا ئێستا هەبوو کەسێک داوات لێ بکات تابلۆیەکی بۆ دروستکەیت بۆ کڕین بەڵێ بەڵێ ئەوە هەبووە زۆریشم فرۆشتۆ بەو شێوازە کە داوای تابلۆکان ئەکەن و منش بۆیان دروست دەکەم ئەوم کردووە بەڵام مەبەستم لەم پێشەنگایە تاکو ئێستا نەفرۆشتاون باشە ڕێژوان من ئێستا لێرەوە هانی تەواوی ئەو کچانە ئادەم کە ژووری تایبەت بە خۆیان هەیە هەم پاڵپشتیە کە بۆ ڕێژوان هەم ژوورەکەی ئەوان ژوورێکی کچانەی کچە کوردێک دەرەکەوێت تابلێک لە تابلۆکانی ڕێژوان یاخود نەکار ڕێژوان بتانیا زۆر خانمی دیکەشمان هەیە کە هەوڵی ئەوە ئادات کولتوری کوردی ڕەسەناتی کوردی لە کارەکانی و لە هونەرەکەی ڕنگ بداتەوە هەڵی واسن لە ژوورەکەتان چەند جوانە بێت ببینە لە ناو ژوورەکە تا وێنەی هەوریەکی تیا یاخود بۆ کوڕان کۆڵوانەیەکی با بڵین چاوێک لە ڕێژوان چاوێک لە ڕێژوان بکەن ئەمە زۆر گرنگە جا ڕێژوان تۆ باسیوت کرد کە لەسەر وێنەکانت دروست دەکەیت تابلۆ دروست دەکەیت و تابلۆکەت ئەکێشی ئەو وێنانە لەکوێ ئامادەیانەکەیت ئەو بەشێکت باس کرد کە ڕەنگە خەونێک ببینیت و ئەمەوێت باسی وەشم بۆ بکەیت کە چەندێکت پێچێ هەتاوەکو تابلۆیەک تەواوکەی بە ڕۆژێ دوو تابلۆیەک بە جۆرەی قیاسی تابلۆکەیە چەنە گەورەتر بێت بێگومان کاتی زۆتری ئەوێت بەڵام زیاتر زۆربەی تابلۆکان نزیکی هەفتەیەک بۆ 2 هەفتە ئەخایەنێت ئەگەر ڕۆژی بنمونەگە 3-4 ساعتێک ئیشی لەسەر بکەم بەڵێ باشە
کاریگەری هەبووە لەسەر کاتی خوێندنت لەسەر بڕوانامەکەت کە لە چ بوارێک داوەرت گرتووەڵی زمان یان توانیوتە هەردووکی وەکو یەک بەڕێ بکەیت؟ نەمهێشتووە کاریگەری لەسەر خوێندنەکەم دروستکەم بێگومان هەوڵم داوە کە ئەو باڵانسە ڕابگرم لە بینی خوێندنەکەم و وێنەکێشان چکە بەڕاستی من ناتوانم بە وێنەکێشان بژیم ئەیتوانی و تێکەڵیکەی لەگەڵی ینی سوود لە زمانەکە وەربگری کە وەکو بڕوانامە و بوارەکەتە لەگەڵ پیشەکەتە؟ بەڵێ بێگومان من هەوڵەدەم هەروەکوتم کە ئەمەوێت تابلۆکانم بە هەموو دنیا بناسێنم من کە لە ئەکاونتی خۆم لە ئینستاگرام تابلۆکانم نیشانەدەم چەندین فۆلۆوەری بیانیم هەیە لە پرتوگالەوە لە زۆربەی وڵاتانی دیکەوە لە ئەمریکاوە من هەوڵەدەم بە هەردوو زمان بە کوردی و بە ئینگلیزی من کارەکانم نیشان بدەم و بڵاوی بکەمەوە یعنی وڵاتەکەم بناسێنم بە هەموو دنیا. زۆر باشە. ئەوەی کە تێبینی ئەکرێت لە ناو وێنەکان کە تابلۆکان کە کێشاوتن ڕەنگی سووری زۆر جوانتیا دیارە ڕنگدانەوەی هەبووە هەنارە سوورە بەشێک لە سرکەی و باڵین هەورێکەیە نەخشێکی سووری تێدایە هەر بۆ خۆی ئێمە خانمان زۆر حەزە و ڕەنگی سوور و ڕەنگی پەمەین ئەمە لە تۆ کاریگەری هەبووە یاخود نا هەرچوون کە بابەتەکە کولتوری کوردیە و لەنا ئەو شتە کوردیانە سووریتایە تۆ زیاتر و ڕەنگەت بەکارێنە یان بەگشتی ئەو ڕەنگی کە تۆ چێژی لێوەرەگری کاتێ فڵچەی لێ ئەدەی کامەیە؟ من زیاتر کا لەسەر کۆنتراستەکەم ڕەنگە دژیەکەکان ئەو ڕەنگانی کە ینی دژی یەکترن زیاتر یەک ئەکەنەوە تەکنیکی ڕەنگەکان شوێ بەکارهێنانی ڕەنگەکان پێمان باش بوو چکە باگراوندی تابلۆکان زۆربەی زۆری خاکیە ئەو ڕەنگانە لەسەر تابلۆکانە هاتن و هەر وەکو وتیشمان کە فۆرمی وێنەکان کوردیە زیاتر کە هەوریە هەوری سرکەی ئەوە ڕەنگی سوورە هەنا هەر سوورە ئەو شتانە زۆربەی زۆری ئەو ڕەنگانەیە هەم لەگەڵ باگراوندەکە زیاتر ئەگونجێت هەمیش ڕەنگێکی زۆر تێر و جوانە یعنی کە سەیری ئەەکەی بینی دڵت ئەکاتەوە سیرەکەی کە هەستەکەی ژیانی تیا ڕەنگی سوور. باشە ڕژوان بوونی ناوەندێک زۆر گرنگە بۆ پاڵپشتیکردنی هەر کەسێک کە پرۆژەیەکی هەبێت جا بچووک بیا گەورە بە پیشەیەکی هەبیان خولیایەکی هەبێت فەرمینگ بۆ ئێوە تا چەند هاوکار بووە و کە بە تایبەتیش بە گشتی بڵین گۆتە تا چەند گرنگ بووە لە ساختکردنەوەی بەرهەمەکانتان لە پاڵپشتیکردن بۆ ئێوە ئەمە تا چەند گرنگە بۆ کەسانەوە کوتم؟ بەڵێ من لێرەوە زۆر زۆر سپاسی پەیمانگای گۆتە ئەەکەم و هەروەها فەرگەی فرێمینگ کە بەڕاستی زۆر زۆر گرنگە بۆ کەسێک کە تازەیە و نەچێتە ناو بوارەکەەوە بۆ شێوەیە دەستی بگیرێت بۆی من ئێستا وەکو گەنجێکی وەکو من دەبێت کەسێک هەبێت کە دەستی بگرێت بڵێ وەرە من پێشەنگایەک بۆ تۆ ئەەکەمەوە بۆ من ئەگەر شێوە کار بێت یان بۆ منە ئەگەر مۆسیقاژم بێت بڵێ من شۆیەک بۆ تۆ ئەەکەمەوە یان وەرە تۆ لێرە مۆسیقا بژەنە بۆی کە خەڵک زیاتر بیناسێت بۆ ئەوەی کە ئیشەکانی خۆی تایە بڵاو بکاتەوە جا زۆر زۆر پێویستە کە زۆر گرنگی بەو شتانە بدرێت بۆ فێرگانە کە کارەکانی گەنجانی تیا بڵاو بکرێتەوە. باشەکەواتە ڕێژوان دەستت خۆش بێت ڕێژوان فەلاحکە لەگەڵ مام و بێگومان ئێمەش وەکو ئەرک و بەرپرسیارەتی سەرشانی خۆمان بەشێکی دیکە لەو پاڵپشتیە بۆ گەنجان دەرەبڕین ئێوە گەر پێشنگاکەن و ئێمەش لێرە ئێرەمان کردو بەسەرەوەیەک بۆ ناساندنی ئێوە زۆر سپاسی تۆکەین بەخێر هاتی زۆر سپاس ئەمێ بڵێم کە ئەوەش زۆر مهمە کە شوێنێکی وەکو ئێرە هەبێت میدیایەک هەبێت کە کارەکانی گەنجان پیشان بدە بەڕاستی ساوە شوێنەکەی دوبارە زۆر زۆر سپاسانەکەم سپاس بۆی کە بانگەشتان کردم بۆ ئەم دەرفەتە بەهیوان لە وەزگەی بەرزتر و باشتر بتبینیەوە زۆر سپاسان دووبارە بەخێر کاتێکی خۆش.